پێغەمبەران هەموویان کاسب بوون کەسیان مەعاشیان نەبووە پێغەمبەران کەسیان لە بن ماڵادا نەنیشتون هەتا یەکێ بێت فێریان بکا سەرمەشقی ئێمە پێغەمبەران بە پێغەمبەری خواشۆ عەلەیهی سەڵات وەسەلام تەماشایان بکەین پێغەمبەران ئەگەر سێ نوحکەی نوح نەجار بووە کاتێتەوە کەسێکی نەجاڕیەکەی ئەو کارت بە جوانی بکە کاری پێغەمبەرانە ئەکەی غەش مەکە لەو کارەدا ئەگە تۆ غەشت کرد کاری پێغەمبەرانە ناکەی لە نەجاڕیدا ئەگە وەزیرێک بووی دەستپاک نەبووی لە وزارەکەتدا لەو وزارەتەی هەتا دێتە خوارەوە تۆ یوسف ئاسانیت یوسف ئاسا وەزیر بوو بەڵام دەستپاک بوو وڵاتێکی لە قەیران دەرکرد بەڵام ئەگە تۆ وەزیرێک بی وڵاتێ بخەیتە قەیرانەوە ئەوە تۆ قەت ڕێچکەی یوسف عەلەیهی سەلامت نەگرتووە ئەبێ ئینسان ئیماندار لە هەموو ئەرکەکانیدا ئەگە تەماشاش کەین سێر پێغەمبەرانی تر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام یعقوب شوان بووە بە فەخرەوە ئێستا لای ئێمە عەیبە ئەگە کەسێ شوان بێ شوانێتیە بووەتە عەیب پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەخری پێەکا ئەڵێ هەموو پێغەمبەران زۆرینەی شوانیان کردووە فەرموویان ئەی پێغەمبەری خوا تۆش پێی فەرموو بەڵێ کەواتە ئەمە یەکێ لە سونەتەکانە ئینسان بیکە ئەبێ خیانەت نەکا لەو کارەی کە دەیکا ئەگە تەماشای پێغەمبەرانی تر کەین ئیدریس خەیات بووە ئەبێ تۆ خەیاتی دەکەی بۆ خەڵک بە جوانی بۆ ئەوەی پیشەکەت بە جوانتر پیشان بدەی ئەگە تەماشای پێغەمبەرانی تریش بکەین عەلەیهی سەڵات وەسەلام زۆرن بەڵام ئەمە چەند پێغەمبەرێ لە خزمەتی ئێوەدا بۆیە ئینسانی ئیماندار بزانێ پێغەمبەران هەموویان ئیشێکیان بووە ئیشەکانیان بە جوانی کردووە بۆیە هەموویان اعتیمادیان کردووە پێغەمبەری خوا بوونە داوایان بکردایە لە خوا حەوت تەبەقەی ئاسمان هەموو شتێکی پێدان سەرزەوی هەموو شتێکی پێدان ئەسحاب و حەواریەکانی بە دەوریاندا هەموو شتێکیان بۆ کرد بەڵام دەستیان لە کەسپان ناکردەوە لەسەر دەستی خۆیان بژێوی ژیانی خۆیان دەرهێنا و ژیانی خۆیان ئامادە کردیایدا ئەگە تەماشاش کەین لوقمانی حەکیم بە کوڕەکەی ئەڵێ کوڕم ئاگان لێبێ ڕزقی حەڵاڵ بۆ خۆت پەیدا بکە چونکە ئەگەر ڕزقی حەڵاڵت پەیدا کرد ئەو کاتە تۆ ئەم سێ خەسڵەتە پەیدا دەکەی ئەم سێ خاڵە پەیدا دەکەی یەکێ لەوانە ئەوەیە دینداریەکەت بە قووەتر دەبێ یەکێ لەوانەیە عەقڵت زەعیف نابێ چونکە حەرام ئینسان بێوەش دەکات سێمیانش ئەوەیە مروئەت شەخصیەتت کەم نابێتەوە لە بەردەم خەڵکی چونکە کەسێک خەریک حەرام بێ خوای گەورە لە ناو خەڵکدا کەمی دەکات ئەگە کەسێک حەرام خۆر بێ ئیمان لە دڵیا کەس دەبێ ئەگە کەسێک حەرام خۆر بێ ژیری و عەقڵی کەم دەبێتەوە بۆی ئیمامی لوقمانی حەکیم دەفەرمێ بە کوڕەکەی کەواتە ئینسان ئیماندارە بێ بزانێ ئێمە کاتێک کار و کاسبی دەکەین لەگەڵ کار و کاسبیەکە ئەبێ یەک خاڵ زۆر گرنگ بێ لامان ئەوش فەرق بکەین لە نێوانی حەرام و حەڵاڵدا نەک لە نێواندی پەیداکردنی کە چنێ پەیدا دەکەین لەو ڕۆژەدا بۆیە پێغەمبەر گیانە